Daha önce biz başka bir hastaneden tedavi arıyorduk. یەکەم جار Birkaç کە kez ئەمەلە böyle هاتینە taksiyle هەولێرێ giderken ئەو نەخۆشەمان hastalıkla برایویە bulaşıldığında یەکەم جار لە خەستەخانەی önerdiler. دیکە بووین Oradan کە çıkardım لەو sağlıkla. دوو ڕۆژە سێ ڕۆژە کە هاتینە دەرەوە بە تەکسی هات چۆمان کردەوە ناو هەولێرێ چەند جار جێم لە ناوی ئەو خەستەخانەی میهرەبانی بوو پاش هەنگێکی دوو ڕۆژ پێش ئێستا هاتینە خەستەخانەی میهرەبانی پاشەوەش لەو خەستەخانەیە نردیانەکەن دکتۆر دلێری وتی ڕاست ئەمەلیات شتی لۆ دەکەین پاشەوانش دکتۆر دلێر دکتۆر زۆر باشە زۆر وڵات پارێزە یعنی دکتۆرژی زۆر بەرەحمە دکتۆرژی زۆر باشە لە بۆ خەستەخانەکەش خەستەکانە تەبعاً زۆر باش هەم ستافەکەی هەم دکتۆرەکانی هەم نوێژەکانی هەموو شتێک زۆر باش لە سەرەتای ئەو نەخۆشیە کە برامەی بوو دووسێ سات پێش ئێستا هەتا ئێستاش بەردەوام بوو کە ئەوە نەخۆشیش کرۆنیک بوو پاشەوەی کە ئەمەلیاتەکەیانەوە کرد کە هاتینەکەن دکتۆر دلێری کە ئەمەلە بۆ ئەمەلیات شتیش قسەمان کرد وتی ئەمەلیاتەکە سەتانوتنەوە بە نازور دەکرێت بۆ سەتایەک احتیمال هەیە فاتح بێ ئەوش کە پاش ئەمەلیاتش خەلاص بوو دکتۆر دلێر قسەشمان نەکە کرد وتی ئەمەلیاتی زۆر گران بوو زۆر قورس بوو چونکە ئەو ناو ئەمەلیاتانە لەوانەیە کە هەموو کەسێک پێی ناکرێت بە نازورکە لەبەر زۆر سوپاس دکتۆر دلێر دەکەم کە ئەو ئەمەلیاتەوە زۆر باش کردەوە یعنی زۆر سوپاس خەستەخانە و ستافەکانی دەکەم میهرەبانی دڵسۆزی و لێزانی